ئایا ئەمریکا هاوکاریەکانی بۆ لیوا هاوبەشەکانی پێشمەرگە ڕادەگرێت؟ وردەکاری پەیامێکی وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئاشکرا بوو. حکوومەتی ئەمریکا مانگانە 15 ملیۆن دۆلار وەک هاوکاری بۆ موچەی پێشمەرگە دەنێرێت. پێشتر ئەو بڕامانگانە 25 ملیۆن دۆلار بوو. بەڵام ئەمریکا لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو سەرەتای ئەم ساڵەوە بڕی هاوکاریەکانی کەم کردەوە. وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە نوێترین پەیامیدا لەبارەی ناردنی پارەکە بە حکوومەتی هەرێمی ڕاگەیاندووە ئەگەر دابەشکردنی موچەی لیوا هاوبەشەکان لە ڕێگەی بانکی ڕەشید و ڕافیدەینەوە بێت، ناتوانن پارەی هاوکاری مانگانەی پێشمەرگە بۆ ئەو دوو بانکە بنێرن. هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو دوو بانکە ناتوانن لەسەر ئاستی نێودەوڵەتی دۆلار حەواڵە بکەن. واتە هەنگاوەکە ڕەبتی بەکاری بانکیەکانەوە هەیە کە تایبەتن بە ناوخۆی عێراق. بۆ چارەسەری ئەم کێشە بە گوێرەی زانیاریەکان پێشنیازکراوە تەوتینکردنی موچەی لیوا هاوبەشەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە کە ئەمریکا هاوکاریان دەکات لە ڕێگەی بانکی عێراقەوە کەوا توانای حەواڵەی هەبێت بکرێت. بەوەش ئەمریکا بەردەوام دەبێت لە هاوکاریەکانی بۆ لیوا هاوبەشەکان. جێی باسا تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەسەر چۆنیەتی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نەگەیشتوونەتە ڕێکەوتن و هەرێم داوا دەکات تەوتین لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ئەنجام بدرێت. بەڵام بەغدا هەژماری منی قوبوڵ نییە و دەڵێت تەوتین دەبێت لە ڕێگەی بانکە حکوومیەکانی ڕەشید و ڕافیدەینەوە ئەنجام بدرێت. هەر بەپێی زانیاریەکان ئەگەر ئەم مانگە کێشەکە چارەسەر نەبێت ڕەنگە کێشە بۆ موچەی مانگەکانی داهاتووی فەرمانبەران دروست ببێت.